ئێرە هیندستانە، یەکێکە لە لانکەکانی مرۆڤایەتی. هەزاران ساڵە ڕیشەی بە مێژوودا داکوتیوە. نیشتیمانی فرەدەنگی و فرەڕەنگیە. ئێرە جیۆگرافیای فرەئاین و فرەکەلتورە. ئەمە یارمەتی ئەو وڵاتی داوە ببێتە یەکێک لە گرنگترین وڵاتانی جیهان لە ڕووی گەشتیاریەوە. ئەم وڵاتە شەشەم گەورەترین ئابووری جیهانە. جگە لە بنەما سروشتی و مێژوویەکانی، پێشکەوتنەکانی لە بوارەکانی تەندروستی و ئایتی هێزێکی گەورەی پێداوە کە وای لێ بکات سەدان هەزار گەشتیار سەردانی شوێنە دیارەکانی ئەم وڵاتە بکەن. سڵاو بەڕێز، چۆنیت؟ زۆر باشم، تۆ چۆنی؟ باڕۆدۆختان چۆنە؟ هەموو شتێک باشە. باشن؟ ئەی تۆ چۆنی؟ باشی؟ منیش باشم، سپاس. ئەمە هاوژینمە و ئەمەشیان دایکمە لە نیودلهیەوە هاتووین. چۆن هاتن بۆ ئێرە؟ باشە، من دەفەر هاتین. گەشتەکە زۆر سەخت بوو بۆمان، چونکە دوو منداڵمان هەن. هاتین بۆ بینی مۆمبای. بۆچی ئێرەتان هەڵبژارد؟ ئەم شوێنە باشترین شوێنە بۆ ئەوەی ئێواران سەردانی بکەیت. چەندین شوێنی دیکە هەن کە دەتوانیت ئێمە سەردانیان بکەین. شوێنەکە بەڕاستی زۆر زۆر خۆشە. دەتوانیت بیت و لەگەڵ منداڵەکانت و دایکێت کاتێکی خۆش بەسەر ببەیت. سەیری جوانی ئەم ناوچەیە بکە، بەڕاستی جوانە. چەند ڕۆژ لێرە ئەمێننەوە؟ لە مۆمبای 4 ڕۆژی دیکە دەمێنینەوە. 4 ڕۆژ؟ بەڵێ. هاوڕێیان چۆنن؟ باشن؟ سڵاو. من باشم. من باشم. باڕۆدۆختان چۆنە؟ لە کوێ هاتوون؟ من خەڵکی کالکاتام. من خەڵکی بانگلۆر. بانگلۆر. بەڵێ. دوورە؟ ناوچەکەمان کەمێ دوورە لە ڕۆژهەڵاتە، ئێرە ڕۆژ ئاوایە. چەند کیلۆمەتر دوورە لێرەوە؟ 1000 کیلۆمەتر دوورە. کەلکەتا لێرەوە نزیکە یان دوورە؟ کالکەتا لە ڕۆژهەڵاتی هیندستانە. بانگلۆر لە باشووری هیندستانە. چەند کاتی پێویستە تا دەگەیتە ئێرە؟ ئەگەر بە شەمەندەفەر بێ ڕۆژێکی پێدەچێت، بە فڕۆکەش 2 کاژێرە. بەڵێ. چەند جاری دیکە هاتوونەتە ئێرە؟ یەکەم جارە. بەڵێ. لێرە بەڵێ، یەکەم جارمانە. یەکەم جارمانە بینێ ئێرە. بتوانانی پێم بڵێ هەستت چۆنە؟ بەڕاستی خۆشە، لێرە زۆر چێژمان بینی. بەڵێ. لە ڕاستیدا هەردووکمان خوێندکاری ماستەرین لە بواری ئەندازیاریدا. جا دەمانەوێت کولتوری ناوچەکە ببینین. مۆمبای شارێکی کۆنە و کولتورێکی دەوڵەمەندی هەیە. لە مۆمبای چەندین شوێنی گەشتیاری دیکە هەن. ئەتانەوێت سەردانی شوێنی دیکە بکەن؟ ڕاستە وایە. لە ڕاستیدا لەم بەیانیەوە سەردانی زۆر شوێنمان کردووە. ئەم جێگەی کەمری لێم ئەمە گەیتوەی مۆمبایە، واتە دەواازەی مۆمبای. لە مۆمبای 55 شوێنی گەشتیاری بە ناوبانگەیە. ئێرەیشێکە لەو شوێنانە. ساڵانە 6 ملیۆن کەس، زیاتر لە 6 ملیۆن کەس سەردانی مۆمبایەکە وەکو گەشتیار. داهاتی ساڵانەشی زیاترە لە 4 ملیارد دلار. ئەم جێگەی کە منی لێم یەکێکە لە شوێنە مێژوویەکان تەمەنی 100 ساڵە، لە پاڵ شوێنەکانی دیکەیە داهاتێکی زۆر بۆ شاری مۆمبای هەنێ. بە جۆرێک ساڵانە داهاتی کەرتی گەشتیاری لە 3 بۆ لە 4 کۆی بەرهەمی ناوخۆی مۆمبای پێکەنێ کە زیاتر لە 150 ملیارد دلارە. ئێرە فڕۆکەخانەی مۆمبایە، دیمەنی تەلاسازی زۆر جوانی کە بەکار هاتووە کە هەمووی ڕەنگدانەوەی کەلتور و شارستانەتی 1000 ساڵی هەندیەکان هەیە. ئەم فڕۆکەخانەی شارێکە کە زیاتر لە 20 ملیۆن کەس دانیشتوانەکەیەتی. وەک هەر وڵاتێکی دیکە، کەرتی گەشتیاری هیندستانیش بەهۆی کۆرۆناوە زیانی گەورەی بەرکەوت. هێشتا
گەشت ئاسمانەکان وەک پێش سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنای لێ نەهاتێتەوە و کاریگەری بڵاوبوونەوەی کۆرۆنای پێوە دیارە. ئەوە تا ئەمە یەکێکە لە مۆزەخانە بەناوبانگەکانی هیندستان. مۆزەخانەی مۆمە پانۆرامایەکی 400 ساڵیە بە نێو کەسایەتیەکانی هیندستان و جیهان. ئێرەش چۆڵە وەک جاران نییە کە جمەی دەهات. پێش کۆرۆنا ڕۆژانە 2000 تاوەکو 10,000 کەس هاتوون سەردانی مۆزەخانەیان کردووە، بەڵام ئێستا زۆر کەم بۆتەوە و چەند ڕۆژێکە کراوەتەوە ڕەنگە ئیدی خەڵک بێنەوە بۆ سەردانکردنی مۆزەخانەکە کە لە چەندین وڵات و هەر لە ئەمریکا و لە ئەوروپا و لە باشووری خۆڵاتی ئاسیاوە بەشێکی زۆری میوانەکان لە وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاستە و لە عێراقەوە لە هەرێمی کوردستانەوە هاتوونە مۆزەخانەیان بینیوە و 25 کارمەند لێرە کاریگەڕی ئێرەیان بەڕێوە بردو، بەڵام ئێستا ژماری کارمەندەکان کەم بۆتەوە بۆ 15 کارمەند. مێژووی هیندستان پڕە لە ڕووداوی سەرنجڕاکێش، هەر لە هێرشی مەغۆلەکانەوە بیگرە تا هاتنی بەریتانیەکان و دەرچوونیان لە وڵاتە. هەر بۆیە کە لە شارە گەورەکانی وڵاتە دەگەڕی بە نمونە وەک مۆمبای دەیان باڵەخانە و تەلاری سەرنجڕاکێشی مێژووی دەبینی کە لە یونسکۆ تۆمار کراون و زۆربەیان بوونەتە مۆزەخانە. کەرتی گەشتیاری هیندستان بەر لە سەرهەڵدانی کۆرۆنا 39 ملیۆن هەلی کاری لە وڵاتە ڕەخساند بوو کە یەکسانە بە لە 8% بازاری کاری وڵاتە. هەروەها بەهۆی کواڵەتی بەرزی خوێندن و کەمی تێچووی خوێندنەوە دەیان هەزار قوتابی لە وڵاتانی دیکەی جیهانەوە دەچنە هیندستان. ئەم شوێنی کە لێی وەستاوم یەکێکە لە زانکۆ دیارەکانی ئەم شارە. بۆچی هاتوومەوەی باسی خوێندنی باڵاتان بۆ بکەم کە سەرچاوەیەکی گرنگی داهاتە لە شاری پونە. پونە بە ئۆکسفۆردی ڕۆژهەڵات ناسراوە، پێی دەوتێ شاری تەکنۆلۆژیا و خوێندنی باڵا، لە کۆی 5 جێرینترین زانکۆکانی هیندستان دانیشان لێرەیە و لە ڕووی ژماری کۆلیجەکانەوە زیاتر لە 800 کۆلیجی تێدایە کە دووهەم زۆرترین کۆلیج لە هەموو هیندستان دەکەوێت ئەم شارەوە. 16 زانکۆی تایە، ساڵانە زیاتر لە 50,000 خوێندکار دەردەچن و تەخەڕوجەکەن. لەو 50,000 ساڵانە زیاتر لە 16,000 خوێندکار لە دەروی هیندستانەوە دێن لەم شارە خوێنن. ئەمە شوای کردو سەرچاوێکی گرنگی داهات بێ بە تایبەتی پێوتێت گەشتوگوزاری زانستی. کەرتی گەشتیاری هیندستان لە ماوەی ساڵانی 2016 تاوەکو 2019 و پێش کۆرۆنا بە ڕێژەی لە 7 گەشەی کردبوو. بە پێی ڕێکخراوی گەشتیاری جیهانیش تاوەکو ساڵی 2029 هیندستان لە نێوان 185 وڵاتی جیهاندا دەبێتە یەکێک لە 10 گەورەترین وڵاتی جیهان لە ڕووی گەشتیاری و گەشتوگوزار. یەکێکی دیکە لەو کەرتانەی کە ئەم وڵاتە چاوی لێە ببێتە هۆکارێک بۆ ڕاکێشانی هەزاران گەشتیار کەرتی تەندروستیە. لە زۆربەی وڵاتانی ژیانەوە بەمبەستی چارەسەری پزیشکی نەخۆش سەردانی نەخۆشخانەکانی ئێرە دەکەن. تاوەکو بەر لە سەرهەڵدانی پەتای کۆرۆنا کەرتی گەشتیاری لە 6.8 ئابووری هیندستانی پێکهێنابوو. داهاتی 194 ملیار دۆلاریشی بە وڵاتە دەسەبەر کردووە. پێشبینی دەکرێت تاوەکو ساڵی 2029 داهاتی گەشتیاری هیندستان بەرز بێتەوە بۆ 459 ملیار دۆلار.